ئەم پێشەنگای باشترین فۆتۆکانی ساڵی 2007 و 2010 و 2019 هی وۆرڵد پرێس فۆتۆ کە پێشتر لە شاری بەغداد 21 ڕۆژ و لە شاری هەولێر 21 ڕۆژ و کۆتا وێزگەمان لە شاری سلێمانی 21 ڕۆژ بەردەوام ئەبێت. کۆمەڵێک فۆتۆی زۆرن لەلایەن چەند فۆتۆگرافەرێکی جیاواز بڵین ئەو فۆتۆیانن کە نێردراون بۆ پێشبڕکێی وۆرڵد پرێس فۆتۆ و هەڵبژێراون، بەڵام پێشەنگاکە ئێمە تایبەتە لەبەرەوەی هی 3 ساڵمان عەرز کردووە لێرە لە ناوباخی گشتی سلێمانی. بەداخەوە نەخێر هیچ فۆتۆیەکی فۆتۆگرافەری کوردیتیان نییە. ئەکرێت کە فۆتۆ نەنێرابێ یان فۆتۆکان هەڵنەبژێرابێ لە کاتی چون بەسەر فۆتۆکانە. ئەم پێشەنگایە لە چەندین وڵاتی جیاواز هەیە ساڵانە و ئەم ساڵ یەکەمین جارە کە بێتە عێراق و بۆ شوێنەکەیش گرنگە بەلای ئێمەوە کە هەموو کەسێک بتوانێت ئەم فۆتۆیانە ببینێت لە شوێنێکی گشتیا بێ، واتە بە کورتی پێشەنگاکە بۆ هەموو کەسێک بێت.